بابەتی ئاسایشی خۆراک یەکێکە لە بابەتە هەرە گرنگ و هەستیارەکان لە زۆربەی وڵاتانی ناوچەکە و جیهانیش بەگشتی. ئەگەر تەماشا بکەین لە ساڵانی ڕابردوودا کۆمەڵێک قەیرانی گەورە بەسەر جیهان داهات، ئەمەش وای کرد نرخی پێداویستە خۆراکیەکان بە ڕێژێکی بەرچاو بەرز بێتەوە و کاریگەریکی زۆری خستە سەر هاوڵاتیان. من بەداتا و ئامار پێتان دەڵێم، تەنها لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لەسەر ئاستی جیهان بە ڕێژەی 135 نرخی بەرهەمە خۆراکیەکان لە جیهاندا بەرز بۆتەوە، بە ڕێژەی 140 لە هەندێک ناوچە کە نەیانتوانیوە بەرهەمی خۆراکیان بەدەست بگات. پرسیارێک لێرەدا دێتە پێشەوە و بە دیاریکراویش دەمەوێت ئاماژەی پێ بکەم لە تەمەنی ئەم کابینەی نۆیەمدا چۆن کار لەسەر پاراستنی ئاسایشی خۆراک کراوە لە مارکێتێکدام لە هەولێری پایتەخت. ئەگەر ساڵانی ڕابردوو تەماشا بکەین تەنها چەند بەرهەمێکی ناوخۆیی هەبووە، بەڵام ئێستا زیاتر لە 100 بەرهەمی جۆراوجۆر لە بەرهەمی سپیایی، گۆشتی سپی، بەرهەمە خۆراکیەکان لە مارکێتەکانی کوردستاندا دەفرۆشێت. ئامانجی حکومەت یاریمی کوردستان بووە کە گرنگی بە بەرهەمی ناوخۆیی بدە و هیچ قەیرانێک یاخود تێکدانی باری ئەمنی هەرێمی کوردستان کاریگەری نەکات. لەسەر و هەموو شێوە قۆڕق نەکردنی بازار و لیژنەکانی چاودێری و بازرگانی بە بەردەوام لەسەر بازاردا هیچ کاتێک هێندەی تەمەنی کابینەی نوێم نرخەکان جێگیر نەبووە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەم. بابەتی ئاسایشی خۆراک بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە لە تەواوی وڵاتانە. ژووری بازرگانی بەگشتی هاانی بازرگاناندا بۆ ئەوەی زیاتر و زیاتر بەرهەمی ناوخۆ بەرهەم بهێنەوە و پێداویستەکانی بازار پڕ بکەنەوە. نەک ئێمە خەرشی کەش مشتری زیاتر ئاتا بەرهەمی ناوخۆی هەبی عەزیلین کاڵای ئێرانی بیت و چیبی ئەوانە بەکاربینی عەزیلیار شتی خۆماڵە بەکاربینی. ڕێخا بەهەیە ئەگەڕێ هەفتانە ئەو هینەیەمێ وەریە دەگرین ئێستا ئەو سەعرانە ڕێ حکومە مەماندانێ. هەموو کاتێک سەپۆرتی بابەتی ناوخۆمان کردیا بگیرە ئەگەر قازانجێکی کەمتری بێت لەبەر ئێمە دەزانی لە داهاتوو قازانجێکی باشتر دەکەین. هەر لە سەرەتای دەستپێکردنی کابینەوە ژمارەیەکی سایلۆ بۆ کۆکردنەوە و بۆ خەزمکردنی گەنم بۆ ڕۆژی قەیرانەکان لە هەرێمی کوردستان دامەزرا. تا دێت ژمارەیە و کەسانەی کە ڕوبەڕووی برسێتی و نەئاسایشی خۆراک دەبنەوە لە جیهاندا ڕوو لە بەرزبوونەوە دەکات. لە ساڵی 2019 لە 53 وڵاتدا لە نێوان 135 ملیۆن کەس بۆ 345 ملیۆن کەس بەرهەمی خۆراکیان بەدەست نەگەیشتووە. لە ساڵی 2022 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 82 وڵات و زیاتر لە 400 ملیۆن کەس بەرهەمی خۆراکیان بەدەست نەگەیشتووە و لە ساڵی 2023 لە 6 وڵاتدا زیاتر لە 350 ملیۆن کەس بێبەش بوون لە بەرهەمە خۆراکیەکان. چەندین هۆکار هەن کە وای کردووە وڵاتانی جیهان بە تایبەتی بەرهەمە خۆراکیەکانیان بەدەست نەگا، لەوانە گۆڕانی کەشوهەوا و جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا و کاریگەریەکانی کۆڤید-19. ئەمە جیالەوەی برسێتی و قەڵەوی تا دێت باو دەبێت لە جیهاندا بە جۆرێک لە هەر سێ کەسێک یەکێکیان لە جیهاندا بەدەست جۆرێک لە بەدخۆراکیەوە دەناڵێنن. حکومەت لە هەموو ڕێکەوە پاڵپشتی جوتیارانی کردووە، هیوادارین داواکارین لە حکومەت پاڵپشتی جوتیاران کە بەرهەمی ناوخۆ زیاتر ئینتاج زیاتر بکات لەوەی لە دەرەوە دێتن بۆ ناو کوردستان. ئینسان بۆ نمونە ئەو مەشینە هاتووە ئینتاجی خۆمانە کونجی تەبیعی خۆمان، ئەوەش مەشینە دەرخرێ لە ماوەی تەقریبەن چۆن بڵێ مدەیەکی کەمە زۆرترین تاحیم بەرهەم دێنێت. ئەمە هەر نمونەیەکی بەسیتە. هەروەها نمونەی گەورەتریشێ لە ڕووی زەراعەتەوە، لە ڕووی بەرهەمی ئاژەڵداری هەموو بەرهەمەکان ئەگەر یارمەتی زیاتر بە ئینتاجی خۆمان زیاتر دەبێت، پرۆژەمان زیاتر دەبێت، هەوڵی زیاترمان دەبێت، پشمان بە کەس نابێت. بخۆم شخص خۆم منطقەی سەرێمە، منطقەی لای دۆری بالیسانێمە، بەس هاوینان ترێن هەیە، پیواز هەیە، هەنار هەیە، خۆخ هەیە، وەکو بەهاران پاقلێچین پاقلەن هەیە، ئەوان وێڕە ئەگە باشە ئەوە دەینین بۆ علوە دەینین. پەتاتە ئەنۆ دو-سێ سارە پەتاتەکەن باشە، پەتاتەکە عیبی نییە تا لۆدستانە شەرەگنەوە بەڕادی. ئەگە ئی دەرەوە نێ هاوردەی دەرەوە نێ باشترە زیاتر قیمەتیەک. بازاری ئەوڕۆ لە بازاری هەولێر خاصن لە کۆریایەکان
لەگەر ئەو وەزعی کە ڕوویدەیە بەڕاستی سعرەکان هەتا ڕادێکی بەرچاو هیچ شتێک بەرز نەبووتەوە نرخەکان هەروە خۆی جێگیرە ئاردمان هەیە مەسەلەن 25 کیلۆیی پێشتر فەردێ بە 23,000 بووە ئێستا عینەن وەزن عینە شەریکە فەردێ بە 15,000 نەک ئێمە خەرشی کەش مشتری زیاتر ئاتا بەرەمی ناوخۆی هەبی حەزیلین کاڵای ئێرانی بی تووچیبی ئەوانە بەکاربینی حەزیلیار شتی خۆماڵە بەکاربین سەباب ئەو خێرانانێکە هەیە شتومکی لای خۆمان لە هەموو وڵاتان زانترە لە تورکیا لە دەرەوە لە هەموو وڵاتەکان زانترە چکانە مشتریەکانمان نیەنەوە لە ئەردەن بووە لە تورکیا وە لە دەرێوە عەشیا زۆر لێزانتر بە تاوی لای خۆمان ڕێقابە هەیە ئەگەر ڕێ هەفتانە ئەو هینەیەمێ وەریە دەگرین ئێستا ئەو سەعرانە ڕێ حکومەمەماندانێ سەرمان لە لای حکومەت ئێستا ئەو سەعران ناڕووین بەڕاستی حکومەت ئاسانکاری کردو بۆ فەلاح بۆ جوتیار فەلاح و جوتیاری خۆمان نەگەر دۆزێ خۆیانین کە بەڕاستی حکومەت هەموو کاریشان کردو ئێستا خیاری هەولێری خۆمانە خەڵک ینی قەنعات کە 2000 پێدا بەس ئێرانەکە ناکرێت بە 1000 بە 750 تاسیری کردووە ڕسک خۆمان سپاس و خۆی گەورە هەیە حکومەت دعمی جوتیاری کردووە بەڕاستی دعمی کردووە بەس وەڵڵای جوتیاری خۆمانی نییە بەڕاستی حکومەت دعمێکی تەواوی کردووە شکات درێخیشی نەکردووە بەڕاستی بەس فەلاحی خۆمان ئەو هین نییە بەخۆوان هەبوونی بەرهەمی ناوخۆیی لە بازار و مارکێتەکاندا چەندین سوودی بەرچاوی هەیە ئەمەش وای کردووە ببێتە لایەنێکی گرنگ و سیستەمێکی خۆراکی تەندروست و پشگیری جوتیار و بازرگانانی ناوخۆیی بکات و کڕینی بەرهەمە ناوخۆیەکان وا دەکات ئەو پارەیە لە ناو کۆمەڵگادا بسوڕێتەوە و ئابووری ناوخۆش بەرز بکاتەوە لەسەر و هەمووشەوە هەلی کاری زیاتر بڕەخسێنێ. کاکەتە من حەزەکەم بۆ دەست پێ بکەم لەگەڵ تۆیە لەم مارکێتەیە دەبینین تەواوی پێداویستیەکانی تێدایە بۆ هاوڵاتیان زام چەند ئایتمتان هەیە لەمانە چەندی ناوخۆیین ئایا هەز بە گەشەکردنی زیاتری بەرهەمی ناوخۆیەکرێت لە مارکێتەیە ئەمە لەو مارکێتە نزیکەی 25,000 بارکۆدمان هەیە بە نزیکەی ئەوانی کە لۆکەڵن دەستی کاری خۆمانە مەگزیمەم ناگەیشتە 2000 بارکۆت ئەوانی کە دەستی کاری خۆشمانن جیناعی تایبەتمان لۆ کردەوە لە ناو مارکێتەکەمان لە ئەوەی دەستی کڕیارەکانمان بە نزیکتر دەستی پێ بگا بە نزیکی دەستی لە بۆ باز لەوەی زوو مادەی خۆمان بەکاربین لۆکەڵ پرۆداکت بەکاربینی و هەروەک ئاماژەمان پێ کرد کە لە مارکێتەکەمان هایلایتیشمان کردیەکەوە لە بۆ مشتری ئاسانتر بگات پێی کەەوە ئەو بابەتە بەرهەمی ناوخۆی و دەستی ناوخۆیە ئەمە چه دەورێکی هەیە مەسەلەن تۆ بەرهەمە ناوخۆیەکانە بارز کردووە ڕکلامی زیاتری بۆکەی ئەمە هەم لە ڕووی مادیەوە لە بۆ خۆمان لە بۆ بازاری خۆمان بازارمان دووبارە بەردەوامی دەدا ئەگەر ئەو ڕۆکە ڕێژەی فرۆشمان بە ڕێژێشی زۆر لەسەر بابەتی ناوخۆبی لەبەروی ئەو پارەی کە ئەمە وەری دەگرین ئەگەر ناوخۆبی تەبعاان دەیدەینەوە ئەو سەپلایرانێک کەەوە سەپلاری ناوخۆنە و ئەوانیش تەوزیعی سەر کارمەندەکانی خۆیان دەکەنەوە دووبارە بازار ڕۆتیشنی خۆی دەکات بەڵام ئەگەر ئەمن ڕێژەی زۆرترین ڕێژەی فرۆشم لەسەر بابەتی هاوردەبی ئەمن ئەو قەردێکە دەدەمەوە سەپلایر ئەو دەیداتەوە دەرێ ئەو پارە دەسە دەرێ و ناوێتەوە خۆمان فەلوی ئەمن ئەو ڕۆکە لەوانەیە فرۆشەی باش بکەم لەو مانگەی بەڵام ئەگەر ڕێژەشی زۆر لە بابەتی هاوردەبی لە دوومانجی دابێ لە سێمانجی دابێ کاتێک قەیرانێکمان توژەبی زیاتر بەردەسە دەکرێت ڕێژەی فرۆشی زۆر دێتە خوارێ لەبەر ئەو هۆکارە ئێوە لە مارکێتەکەیان ڕۆژانە بەریەکەوتنتانەیە لەگەڵ کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکانە لە ماوەی ئەم 3-4 ساڵەیە هەستەکان بەرهەمی ناوخۆیی زیاد بووە لە مارکێتەکانە بەرهەمی ناوخۆیی کارگەکان یاریمیسانبوونی هەیە ئەمن لە چاو ئەوەی کە بخینەوە لە چاو 5 ساڵی ڕابردوو هەتا ئێستا ڕێژەشی زۆر باش ڕووی لە زیادبوون کردیە بە حقت بەتایبەت لە بەشی دێریە یاخود لە بەشی گرۆسەریە بەڵام هێشتان گاپەکی زۆر هەیە لە بازار تومو حەچی زۆر هەیە لە بازار لە بابەتی ناوخۆ پڕ بکرێتەوە ینی من داوا لە مستەثمر دەکەم ئیستثمار بکە لەو بابەتانەی کە هەتا ئێستا نەمان بووە لە مەحەلی و من دایمەن هەموو کاتێک سەپۆرتی بابەتی ناوخۆمان کردیا بگیرە ئەگەر قازانجێکی کەمتریش بیت لەبەروی ئەمە دەزانی لە داهاتوو قازانجێکی باشتر دەکەین کەەوە پارەکە دووبارە دەسوڕێتەوە کنە خۆمان بۆ هەرێمی کوردستان چاودێریکردنی بازار لیژنەکانی وەزارەتی بازرگانی و پیشەسازی ڕێگری لە قۆڕەخکاری ئەمانش دەوری نەبووە بەڵێ بە دڵنیایی و دەورێکی چاچی هەبووە و دەستخۆشیان لێ دەکەم تاڕادەک بازار دەتوانم بڵێم نییە قۆڕەخکاری نرخەکانیشمان باشن مناسبن زۆر لە چاو دەوڵەتانی
کە ئەم دەبینم کە RSP ئەو بابەتەکان شەڵف پرایسی سەرڕەف نرخی عراق و تایبەت کوردستان زۆر هەرزانترە. باشە هەندێک جار ڕەخنا لە بەرهەمە ناوخۆیەکانە گیرە دەڵێن کاکە هەمان بەرهەم لە وڵاتێکی وەکو فڵان شوێنەوە دێت نرخەکەی هەرزانترە و ئەمەی خۆمان گرانترە ئایا نرخی بەرهەمی ناوخۆی ئەوەندە گرانە لە مارکێتەکان؟ نا بە پێچەوانەوە ئەو نرخێکە هەیە لە مارکێتەکان مقابل لە چاو کوالیتەکەی یعنی ئەو کوالیتەی کە لەو وڵاتانە دێ بەو نرخەکە شایانی کوالیتەکەیە کەوا لە لۆنگ تێرم باوەڕتە بیکاریگەری تەندروستی خراپی لێ دەکەوێتەوە. هەمە جۆرکردنی بەرهەمە خۆراکیەکان یەکێک بووە لە بەرنامەکانی کابینەی نۆیەم بۆ ئەم مەبەستا لە ڕێگای وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە زۆر گرنگی بە بابەتی ئاسایشی خۆراک دراوە. ئایا وەزارەتی کشتتوکاڵ چۆن کاری لەسەر ئەو بابەتە کردووە؟ چۆن پلانەکان وەکو خۆی جێبەجێ کراوە؟ دکتۆرە زۆربەی کات لە هەرێمی کوردستان باسی بابەتێکی زۆر گرنگە کرێژ بابەتی پاراستنی ئاسایشی خۆراکە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جەختی کردوتەوە لەسەر ئەم بابەتە یەکێک لەلایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە چۆن کاری لەسەر کراوە ئیشی بۆ کراوە یا هەروەکو ساڵانی ڕابردووە؟ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم لەسەر کارنامە و بەرنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاری کردووە کە گرنگیدانە بە ئاسایشی خۆراک و پاراستنی ئاسایشی ئاو. ئێمە ئەگەر باسی ئاسایشی خۆراک بکەین دەتوانین بڵێن کە ئاسایشی خۆراک بەدینای ئەگەر ئێمە ئاسایشی ئاو نەپارێزین ئەگەر ئێمە خاک و زەوی کشتتوکاڵی نەپارێزین کەواتە ئەو دوو بابەتە کلیلی دەستگەیشتن بە ئاسایشی خۆراکە. لە ماوەی کابینەی نوێیەمدا گرنگێکی زۆر بە پاراستنی ئاسایشی ئاوداوە زۆربەی ئەو پۆندانەیان ئەو بەنداوانەی کە لە کابینەکانی دیکەدا تەواو نەکرابوون بەهۆی قەیرانی دارایی و ڕژەیەکی زۆر کەمیان لێ جێبەجێکرابوو لەم کابینەیەدا تەواو کراون ژمارەیەکی زۆر پۆند کە بە پلانی استراتیجی خێرادا دەنرێن بۆ کۆکردنەوەی ئاو دروست کراون کە ئێستا ینی لە بواری جێبەجێکردندان و بۆ نمونە بەنداوی گۆمەسپان لە ئێستا 165 کارەکانی تەواو بووە و ئەم ساڵ ئینشاءالله بە تەواوی ینی جێبەجێ دەکرێتن. سەبارەت بە پاراستنی خاک لەم کابینێدا لە کابینەی نوێیەمدا کەمترین کوژانەوە بۆ زەوی کشتتوکاڵی کراوە یعنی ئەم کابینە گرنگیەکی زۆری بە پاراستنی زەوی کشتتوکاڵیداوە بۆ ئەوەی بتوانین کە ئاسایشی خۆراکی پێ دابین بکەین. بابەتێک هەیە هەندێک جار دەیانەوێت سەقامگیری ئابووری هەرێمی کوردستان تێک بدەن بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان یا لەم هەرێمەیە بەرهەمی خۆراکی وەکو پێویستمان نییە لە قەیرانین کاتێک کە بیانەوێت هێرش بکەنە سەر پایتەختی هەرێمی کوردستان ئایا هیچ پلانێکی بۆ دانراوە کە ئێمە ئەوەندە کارمان کردووە پێویستمان بەوە نییە کە بکەینە ژێر قەیرانەوە بەرهەمە خۆراکیەکان لە بازاڕەکانە بەرز ببێتەوە؟ ڕوئیای جەنابی سەرۆکی حکوومەت زۆر ینی فراوان و بەرفراوان بوو لە بواری کشتتوکاڵ و دابینکردنی ئاسایشی خۆرا هەر لە سەرەتای دەستپێکردنی کابینەوە ژمارەیەکی سایلۆ بۆ کۆکردنەوە و بۆ خەزمکردنی گەن بۆ ڕۆژی قەیرانەکان لە هەرێمی کوردستان دامەزرن لە دهۆک لە سلەیمانی لە پارێزگای هەولێر کە لە هەمویان کارگەی متەکاملن و دروستکردنی بەروبوومەکانی گەنمیش دەگرێتەوە. و هەروەها گرنگیەکی زۆر بە پەتاتە دراوە یعنی گەنم و پەتاتە دوو خۆراکی زۆر استراتیژینە لە کاتی قەیرانەکان بۆ بەرەنگاربوونەوەی قەیرانەکان و دابینکردنی ئاسایشی خۆراک. ئەگەر بۆ مێژوو بگەڕێنەوە لە کاتی جەنگی جیهانی یەکەم و دووەم دەوڵاتە ئەوروپیەکان تەنها خۆراکێک کە پشتیان پێبەست بوو پەتاتە بوو. حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیەم ئینتاجی پەتاتەی گەشتاندۆتە زیاتر لە 700,000 تن لە ساڵێکدا کە ئەوە هەواڵێکی دڵخۆشکەرە یعنی لە کاتی قەیرانەکان ئێمە هەم کۆگای خەزنی گەنممان هەیە هەم پەتاتە ڕژەیەکی باشمان هەیە و لەگەڵەوەشدا ژمارەیەکی زۆر کۆگای سارکەرەوە دامەزراون لە پارێزگای دهۆک لە سلەیمانی لە هەولێر بە مەبەستی خەزنکردنی پەتاتە بۆ ماوەیەکی درێژ. باشە ئێستا جگە لە بەرهەمی پەتاتە و گەرم بەرهەمی ترمان نییە یان ئەمانە کیفایەتن بۆ ئێمە؟ بێگومان بەرهەمی دیکەمان هەیە سەرچاوی خۆراکی مرۆڤ بۆ گەشتن بە ئاسایشی خۆراک ڕوەکی و حیوانیە ئاژەڵیە ڕوەکیەکە دوو بابەتی گرنگم ئاماژە پێدا بەرهەمی استراتیژی لە ڕووی دابینکردنی سەرچاوی خۆراکی ئاژەڵی لە هێلکەی خواردن لە گۆشتی مریشک ینی هەرێمی کوردستان قۆناغێکی زۆر باشی بڕیوە
پێداویستی هێلکەی خواردنمان 50% لە پێداویستی خۆمان زیاترە و کار لەسەرەوە دەکەین کە لە ڕێگەی تیمی نووسنگی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ساڵی 2024 هێلکەیان مریشکی خواردنی شەناردەی دەرەوەی وڵات بکەن بێجگە لە دابینکردنی پێداویستی بازاڕی باشوور و خواروی عێراق. لە ڕووی تەندروستی و زانستیشەوە هەمیشە بەرهەمی ناوخۆیی باشترە لە ڕووی کوالەتی و تازەییەوە و زۆر بە ئاسانی دەگاتە دەستی بەکاربەر و کرێی گواستنەوە و پاگراکردنی ژینگە و ڕەخسانی هەلیکاریش لەگەڵ خۆی دادێنێت. هەر بۆیە ئاماژەی شارەزایان بۆ ئەو بابەتە ئەوەیە کە حکومەت گرنگی زیاتر بە بەرهەمی ناوخۆیی بدات. لەگەڵ ئەم گەشەکردنا خێرایی لە هەرێمی کوردستان و گرنگیدان بە ئاسایشی خۆراک لە ناوخۆدا، بەڵام زۆرجار لەلایەن نێرانی هەرێمی کوردستان دەیانەوێت ئارامی و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان تێک بدەن، بەڵام بە پێیوتەی نوێنەرانی بازرگانان بێت حکومەتی هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشتی بازرگانان و لەسەر و هەمووشیەوە زۆر گرنگی بە بەرهەمی ناوخۆیی داوە بۆ ئەوەی لە کاتی قەیرانەکاندا هیچ گرفتێک لە هەرێمی کوردستاندا دروست نەبێت، بە تایبەتی بەرزبوونەوەی نرخی بەرهەمە خۆراکیەکان. لە تەواوی وڵاتانە کەرتی تایبەت ڕۆڵێکی زۆر باشە گێڕێ. لە هەرێمی کوردستان یەکێتی ژوورە بازرگانەکانیە، ژووری بازرگانی و پیشەسازی هەولێرمان هەیە. ڕۆڵی بازرگانەکانمان چییە بۆ بابەتێکی گرنگ و هەستیارش بابەتی ئاسایشی خۆراکە، بەرهەمهێنانیەتی ساکنەوەی بەرهەمە ناوخۆیەکانە لە هەرێمی کوردستان؟ ڕۆلی بازرگان ئەوەیە کەوا بازار پڕ ئەو بەرهەمانە بکات کە هاوڵاتیان لەو شوێنە پێویستیان پێیەتی. ئەوە ڕۆلی بازرگانە، بەڵام باشتری ژوایە کەوا هەوڵ بدرێهانی کەرتی تایبەت بدرێ بۆ ئەوەی جەخت لەسەر دانانی ئەو زۆرە پرۆژانە بکەن کە دەتوانێت ئەو بەرهەمانە بێنێتە بەردەستی ئەوە بەکاربەران، لەبەر ئەوەی زۆر گرنگترە لە هەموو بوارێکی ئابووری وەکو گەڕانەوەی چوونە دەروەوەی پارەی قورس و لە هەمان کاتیشدا ڕەخساندنی دەرفەتی کارکردن و سوودوەرگرتن لەو ئیمکانیاتانی کە لە وڵاتە هەیە. باشە، هەرێمی کوردستان بە پێی هەڵکەوتەی سنووری جوگرافیەکەی هەولێری پایتەخت چاوی لەسرە کۆمەڵی کێشە و مشکیلە موشک بارانەکرێ هەولێر. چۆن ئێمە خۆمان بپارێزین هەمیشە لە کاتی قەیرانەکانە بڵین فەرمۆمە بەرهەمی ناوخۆیمان هەیە و هیچ شتێک کاریگەری لە بەرهەمە خۆراکیەکان ناکات، نرخەکانیان بەرز نابێتەوە؟ هەموو وڵاتێک بەرنامەی خۆی هەیە بۆ ئەوەی بتوانێت بەپێی ئەو بەرنمەیە ڕوبەڕووی هەندێک ئەو بارودۆخانە بێتەوە کە دەبێتە هۆی ئەوەی کەوا هاوڵاتی کێشەی ئەوەی بۆ دروست بێ بەرهەمی دەستکەوێ بە تایبەتی ئەو بەرهەمە خۆراکانێک کەوا گرنگن بۆیە هەر وڵاتە و حتمەن بەرنمەیەکی خۆی بۆ ئەمە بەستە و ئەمەش وا دەکات کە بتوانێت تاماوەیەک تعویزی ئەو کەم و کوڕیانە بکاتەوە کە ڕووە. لە ڕووی ئێوە وەکو ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر هەستەکەن لە تەمەنیم کابینی نوێمە زۆر پاڵپشتی بەرهەمی خۆراکی کراوە، بەرهەمی ناوخۆی کراوە، ئەمە هاندانێکی باش نییە بۆ ئێوە؟ خۆی لە خۆیدا هەر لە سەرەتایی دەستبەکاربوونی کابینەی نوێمەوە بەرنامەکە ئەوەیە کەوا ئابووری زۆرا و زۆر بکرێت و حتمما کە ئامانزی حکوومەت ئەوە بێ بێگومانەوە شۆڕ دەبێتەوە لە بۆ هەموو دەستگاکان کە بەو ئاراستەیە بزولێن بۆ ئەوەی ئەو ئامانزانە بێن نەدی کە لە بەرنامەی حکوومەت. زیادبوونی ئاسایشی خۆراک و هەمە چەشنکردنی سیستەمی خۆراکی لە ڕێگای بەرهەمێنانی ناوخۆییەوە وا دەکات کۆمەڵگا کەمتر پشت بە زنجیرە خۆراکیە جیهانیەکان ببەستێت کە دەتوانێت ڕوبەڕووی پچڕانی هەڵاوسانی نرخەکان ببێتەوە. ئەمەش بەشدارە لە زیاترکردنی ئاسایشی خۆراک و خۆراگری لە ناوخۆدا. هەندێک جار دەوترێت هەرێمی کوردستان ئەگەر بایکۆتی بەرهەمێکی کوشت و کاڵی بەرهەمێکی خۆراکی بکات دیتر تەواو مەسەلەن ئەبێت زۆر محتاج بێ نرخی و کاڵا و بەرهەمە بەرزە بێتەوە. ئێمە هیچ شتێکمان هەبوو بایکۆتیشی بکەین و لە هەرێمی کوردستان شابوونی هەبێ؟ ئێمە بەڕاستی یەکجاروانیە بۆ نمونە ئێمە لە 21 مانگەوە هاوردەکردنی تەماتە کە تەماتە لە وڵاتێکی جیرانمانەوە بۆمان دێ قەدەغەمان کردووە لەبەر ئەوەی ئێمە تەنسیقێکمان هەیە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراقیش کە هەر بەرهەمێک چ جوتیارانی ئێمە چ جوتیارانی ئەوان ئینتاجی بکەن لە پێداویستی بازاری خۆمانی پێدابین بکرێت لە دەروی وڵات قەدەغەی دەکەن. ئێمە لە 21 مانگەوە
نووسراومان کردو بۆ گومرگ کە هاوردەکردنی تەماتە قەدەغە بکرێت لە دەرەوەی وڵات لەبەرەوەی عێراق بە هەرێمیشەوە پێداویستی ناوخۆی پێدابین دەکرێتن. هەروها بۆ نمونە لە جووتکەی مریشەکە گۆشت بۆ مریشکی گۆشتە وڵاتی ئێران کە دراوسێمانە داوا لە هەرێم دەکات دەڵێ ئێمە کەمان هەیە بۆمان هەناردە بکەن یعنی ئەمانە هەموو هەواڵی دڵخۆشکردن و هەموو دەستکەوتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵەکە لەسەر ڕۆیایی کە کابینەکە ئیشی کردو. ئەوانەی کە بەرهەمهێنەرن بۆ بابەتی پاراستنی ئاسایشی خۆراکێک لە نەسەرەکیەکان جوتیارە پێویستی بە ئامێری پێشکەوتووە پێویستی بەو تەکنۆلۆژیایە کە ئێستا لە جیهانە زۆر بە خێرایی ڕۆئەدەن ئەمانە چۆن کاری لەسەر کراوە. کابینەی نوێم گرنگیەکی زۆری بە جوتیارەکانمان داوە جوتیار چەقی بابەتەکەی لێرەدا جوتیار و بەرهەمەکەی حکوومەتی هەرێم لە کابینەی نوێدا بەرهەمی جوتیارانی بە بازار کردووە کە پێشترە و گلەیان دەکرد و بەرهەمەکانیان لەسەر شەقام فڕێدەدا هەروەها کاری لەسەرەوە کرد کە ئامیر و تەکنۆلۆژیای سەردەمیان بۆ دابین بکە ئێستایمە یادداشتی لێک تێگەشتنمان هەیە لەگەڵ چەند کۆمپانیایە کە ئامێری کشت و کاڵی بە قستی درێژخایان بۆ جوتیاران دابین دەکەن و ئەمەش کەوتوتە باری جێبەجێکردنەوە چەندین جوتیارم ساڵتوانیان ئەم ئامێرانە کە ئامێری پێشکەوتون و بە مواسفاتی باش دابین بکەن. ساڵی ڕابردوو خولێکی ڕاهێنانی نیشتیمانیمان بۆ جوتیاران کردەوە لە ڕێگەی تیمی نووسنگی جەنابی سەرۆکی حکوومەت کە 1200 جوتیار لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەشدار بوون و هەموو ئەو زانستە نوێ و تەکنۆلۆژیا نوێیەی کە پێویستە بەرهەمەکانیان بە کوالیتیکی باش ئینتاج بکەن پێیان ئاشنا کراون جوتیارانی هەرێم. باشە بۆ پێی بەڕێستان بەڕۆبەرێکی گشتی پلاندانان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە دەتوانین بڵین لە تەمەنی ئەم کابینەیە پلانێکی باش ژێرخانێکی باشی ئاسایشی خۆراکمان هەیە. بەڵێ من وتومە و ئێستاشی دەڵێمەوە ئەم کابینەیە توانی کللتوری کشت و کاڵکردن ینی شۆڕشێکی کشت و کاڵی دروست کرد کە توانی کە ئەو کللتورە بۆ هەرێم بگەڕێنێتەوە و ینی نەتیجەی ئەم ئیشانە لە کابینەکانی داهاتوو لە ساڵانی داهاتوودا زۆر بە دیاری دیار دەکەوێتن ینی نەتیجەی باشترمان دەست دەکەوێت لەبەرەوەی کە کشت و کاڵکردن پێویستی بەکاتەیە هەتا تۆ نەتیجەکانی دەبینی خۆی بابەتەکە ئەو هەیە بەڵام من دڵنیامە کە شۆڕشێکی دەست پێ کردووە لە ساڵانی داهاتوودا نەتیجەکەی زۆر بە باشتر هەرچەند ئێستاش بە دیارکەوتە بەڵام بە باشتر دەبینی. ئەوەی جیاکاریە و زیاتر هەستی پێدەکرێت لە هەرێمی کوردستان سەرەڕای هەموو خەیرانەکان لە ناوخۆ و لە دەرەوەدا کە ڕوودەدەن بەڵام هێشتا نرخی بەرهەمە خۆراکیەکان بە بەراورد بە وڵاتانی دراوسێ و ناوچەکان لە ئاستێکی جێگیردایە و هاوڵاتیان دەتوانن بە ئاسانی دەستیان بگا بە بەرهەمە ناوخۆیەکانیشەوە لەسەر و هەموو شێوە زیادبوونی بەرهەمە ناوخۆیەکانە لە هەرێمی کوردستان چونکە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی بە بەرهەمی ناوخۆیی دەدات.